ئەو تیپی بالێکچانەی دەربەندیخان لەگەڵ چەند تیپێکی دیکەدا ئەگە 6 تیپی دیکەدا لە خولێکی بالەدا لە سلێمانی لە کێبڕکێدان و ڕۆژای نهێنی یاریەکان ئەنجامەدەن. ئەفرۆدەیت، سلێمانی، سیروانی هەڵەبجە، بامۆگ لەگەڵ دەربەندیخان کێبڕکێکن لە خولە دۆستانەیەکە بە یاریەکانی ڕۆژی هێنیتان پێ بڵم کە کێ لە کێی بردوێتەوە. خولی دۆستانەی بالێکچانی یانەکانی پارێزگای سلێمانی بەسەر پەرشتی یەکێتی تۆپی بالێ سلێمانی بەردەوامە. سیروانی هەڵەبجە و دەربەندیخان و سلێمانی ڕۆژی هێنی بردیانەوە. یاری چوارەم لە پاڵەوانتیەکە کە لە نێوان سیروانی هەڵەبجە و بامۆگ بوو یاریەکە کۆتایی هات بە 3-0 لە بەرژەوەندی سیروانی هەڵەبجە. پێنجەم یاریش لە نێوان ئەفرۆدەیتی بە سلێمانی ئەلف بوو یاریەکە کۆتایی هات 3-0 لە بەرژەوەندی یانێ سلێمانی ئەلف. شەشەم یاری پاڵەوانتیەکەش لە بالەی کچان ئەفرۆدەیتی ئەلف لەگەڵ دەربەندیخان بوو کە یاریەکە کۆتایی هات بە ئەنجامی 3-2 لە بەرژەوەندی تیپی بالێکچانی یانەی دەربەندیخان. ئەوەی کە ئەبینن وێنەکانی یاری نێوان ئەفرۆدێت و دەربەندیخانە.